باڵێ کاتی عایشە ڕەزای خوای لێ بێ کە دەچوو بۆ لای گۆڕەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر کە باوکی بوو ئەڵێ ڕۆشتمە ژوورەوە خۆم زۆر تون نەئەکرد جارێ بۆ احتیاطی یعنی ئەچمە ژوورە دەرگاکەم داخست جارێ لانەی احتیمالی هەر زۆر ئاسایی بوو بێت بەڵام کاتێک کە ئیمامی عومەریش ڕەزای خوای لێ بێ لەوێدا نێژرا ئەڵێ واللهی شەرمم لە عومەری کوڕی خەتابە کرد بە مردووی لەناو گۆڕەکەدا ئەڕۆشتمە ژوورەوە خۆم زۆر پێچایەوە سبحان الله ئەوانە پێشەوای تۆن نەک ئەوانەی کەڵێن لەشت دەرخە دەرەوە ئەڕاتە دیار گۆڕی کەسێک ئیمامی عومەرە ڕەزای خوای لێ بێ کە شەیطان نەوێرا بە بەردەمیا بڕوە ئێستا تۆ خۆت ڕوت ئەەکەیتەوە بۆ خەڵکە خۆت و خەڵکیش گوناهبار دەکەی ئەی قەبر و قیامەتت بۆچی دەڕوات خوای گەورە دەفەرمێ خۆتان داپۆشن وەلیەضریبنە بخمورهن على جیوبهن ئافرەتان لەچکەکانتان بێنن بەسەر سنگیشتانە با سنگیشتان بەتە خوارەوە بێ بۆی سنگتان دەرنەکەوێ ئێستا ئەو سنگی ڕووتەکات خوای گەورە حرامی کردووە هەتا خرخاڵ ئەو ئافرەتانە خرخاڵیانەکە قاچیان بۆی دەنگی بێت خوای گەورە دەفەرمێ ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن ئەم ئاهەنگە خۆی ڕوتەکاتەوە بەڵام خوای گەورە دەنگی پێی خرخاڵی ئافرەتی حرام کردووە بۆچی لەبەرەوە سەرنجی پیاوان ڕائکێشە و ئەیان ورژێنێ هەتا زانایان دەفەرمون ئەگەر کەسێک ئافرەتێکیش تەقەی پێڵاو بن پێڵاوەکەی بێ ئەوش شمولی دەکات یعنی خوای گەورە ئەمەی حرام کردووە ئافرەتان خرخاڵەکانی قاشتان با دەنگی نەیە ئافرەت ئێوە ئافرەتن پیاوان بورژێنن پیاوان تووشی گوناه و تاوان بکەن خوا ئەمەی حرام کردووە لە سەرتان تۆچی سینگت ڕوت ئەکەی لاشت دەرئەخەی پیاوەکەیشت باوکیشت کەس و کاریشت بەداخەوە سەیرێکی هەمویان دەڵێ گۆشتی بارازیان خواردووە کەسێک قسە ناکە کاتێکیش کە لە ئاهەنگی وا هەبووە ئافرەتەکە بستێک لە خوار ملیە و بستێکی لە پشتێوە بە هەمان شێوە هەموو گیانی بەدەرەوە بووە نیوە سینگی بەدەرەوە بووە بەڵام کابرا دەوی کاتێک کە دەڕۆشتین بۆ نوێژمان دەکرد لە شوێنێکا کۆبووینەوە بۆ جەماعەت هەمووی دەها جەماعەتێ کرد هەمووشی تەماشاکەی ژنەکەی کچەکەی دیسکۆیە ئەفە نییە پانتۆڵە پێ و قژی ئاوە هەڵداوەتەوە ێ باشە نوێژەکە بۆ تەئسیری بەسەرتەوە نییە نوێژ عرف و عادەتی باو باپیرمان نییە ئاگادار بن نوێژ فەرزێکە خوا فەرزی کردووە من بەهۆیەوە نوێژ ناکەم باوکو دایکم نوێژی کردووە نە بەهۆیە کە خوا فەرزی کردووە لەسەرم ئەمە عرف و عادەت نییە ئاگاداری و خاڵە بن